بە دوای ژینگێکی جیاواز و گونجاودا دەگەڕێن بۆ منداڵەکانتان گەڕانەکانتان بوەستێنن کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت هەڵبژێرن کۆمەڵگەکەمان ئامادەی و قوتابخانە و باخچەی منداڵانی لە خۆ گرتووە ناونووسین بۆ ساڵی نوێی خوێندن بەردەوامە وانەکانمان بە شێوازێکی هاوچەرخ و سەردەمیانە دەوترێتەوە لا ژینگەیەکی تەواو پەروەردەی زانستیدا با سەرپەرشتی چەندین مامۆستای بە ئەزموون و ڕاهێنرا و وانەی وەرزش و هونەری لە هۆڵی تایبەت بەوانەکان دەوترێتەوە و هەل بە فێرخواز دەدرێت تا برەو بە بەهرە و توانەکانیان بدەن تاقیگەی زانستی و هۆکارەکانی فێرکردن بە شێوازێکی سەردەم فراهم کراوە وانەی مەلەوانی لە ناوبینای تایبەت بە کۆمەڵگەکەمان دەوترێتەوە پەروەردە و فێرکاریمان هەمیشە جیاواز بووە مارگرێت هیوایەک بۆ ئایندەی منداڵەکانتان